ئێمە عەریزەتی قەدیمین لە مروری ڕێکەر کوچێ بووین خلاص بن گوتیان دایرە وازرایتەوە بەعرکەی لە بەعرکەی هاتین ئێرە دایریان لە دەستەمە ساندەوە ئێستا ئیشەکە دەستەمە نمایە کۆمپانیایەک بەناوەریگرتی ئەو کۆمپانیا بازار حالی ئەمەی وەرگتەوە مانجێ بە 700,000 کە ئیشمان پێ بکە ئێستا وها دەکا لەو مانجی ئەولاتر 4 نەفەری دەرکرد ئەلەو مانگەشتە دوونێ 6 نەفەری کێ دەرکرد هەروها دەکا و دەرێنگۆ هەرنەوە مارێ ئەنگۆ هەرنەوە مارێ معاشیدا دەبەزێنی ئیشەکەش کەم نەبوویتەوە ئیشەکە هەر زۆرە وەچی جاران کە لێرەمەوەیان وەرگرتەوە بازار عار کە وەرە گیراینەوە لێرە زەبت و ڕەبت مانگەک 4 نەفەرمان دەرکرا ئەو مانگەی 6 دوونە قایمەم تەمەشا کردیە 16 نەفەرەکەی تێدا دەردەکرێن کەونەکان ئین نوێ دەینن نوێەکانی شوێنە لە کولەی نۆلیز دیعای دەکاتن دەرەوەرن ئەمە کە لێرە دەوام بکەن ئەمە دوای ئیشتان لۆ دەبین هەلی کارمان هەیە کارتان دەدەینێ ئێستا ئەمە دوونێ کە 6 نەفەرمان دەرکرایە معاشی 700,000 دا ئێستا معاشەکەی کردتە 600 ئەوەش ئیجازەی عەرزەنووسی هەموو ئیجازەی ڕسمیمان هەیە تقریبا پێشەوەی بینێ ئێرە 3 ڕۆژ پێشەوەی بینێ ئێرە هەموو ئیجازەمان نوێ کردەوە ئەو ئیجازەی عەرزەنووسیە ئەگەر محکەمە ئەگەر ئەویش حکومەت لەمە ئیستانتەوە دایتە شەریکەی لۆ ئیجازیان لە نوێ کردینەوە دانیشتینە 700,000 مان دەدەنێ 10 نەفەریان لە خۆڕا لێ دەرکردینە 16 نەفەریشیان ناوێمان لە قایمە هەیە کە دەرمان دەکەن باشە لە بۆ زایدەم پارەکەش کەم دەکاتەوە لە 700,000 لەوان دەکات 600,000 و زایدە نوێیەکانیشی نایە سەبر ئەمە فێریان بکەین مدیر ئیدارەیە دێتە تەنیشتە من دەرێکا کە وەرە فێرم بکە سبەی دوێ ئەمن دەردەکا هەتا بێتە لە تەنیشتە من دانیشی ئافرەتی وەردەگریتن هەموو حسەیان تێدایە ناو مروری 3 نەفەر حسەی تێدایە ئەگەر هیچ مالۆ نەکەنە ماڵوێستمان دەبی زادەی دەگرین نالین ئیش لە دایرەی بڕوە لەبەرەوەی ئەمەیان نامبڕ کردیە ئەمە هەموو مەساعی مارم دارین هەموو هەیە کرێچیە ئامادەنینە هیچ کات بێ ئیشکار لە مارێ دانیشین دەبی لێرکوانە بماگەڕێنەوە سەر ئیشەکانی خۆمان ئەگەنا ئەمە هەڵوێستمان دەبی زادەی دەگرین یان لێمان بگەڕنەوە سیستەمی قەدیم عینەن لە سیستەمیمان بنووسین لێ خۆمانە لێرکوانە ڕێمان لێ نەگرن